الو سلام ریان گیان تا چه حالتی باشی؟ باشه جشنته پیروز بی جشنتایشی پیروز بی کاکا سلاو چونه نیوه؟ سلام سرچاو زۆر سپاس ئێمە باشین انشالله باش بن سبەی جەژنە تەلەفۆنم بۆ کردی بۆ ئەوەی پیرۆزبایی جەژن لێ بکەم و بشزانم بۆ جەژن چیت دەوێ والله ئەیپاتێکمان ئایپاتەکت دەوێ بەسەر هەردووک چاوم خۆش بیا خۆ سپاس دەکەم چاوت ماچەکەم ئێوە چۆنن وەزتان چۆنە؟ ئینشالله باش بی سەرکەوتوو بی جەژتان پیرۆز بێ زۆر سپاس دەکەم مەمنون جژنی پێش پیرۆز زۆر زۆر مەمنون خۆش بن ئینشالله هەر سەرکەوتوو بن بەتەمۆی چی بخوێنیت؟ وەڵا ئینشەڵڵا هەمێ بم بە دکتۆر ئینشالله دکتۆرێکی سەرکەوتوو دەوی پۆلی چەندەمی کاکە کاردۆ؟ پۆلیسێ پۆلی سێ ئینشالله سەرکەوتوو دەبی زۆری نەماوە نییە؟ وەڵای هەر شتێک ئاخر هەر شتێک چی مەسەلەن خۆت چیت پێ باشە؟ حەزت لە چییە؟ شتێکی تو فێرە ئینگلیزیە تو فێرە چ بی؟ هەمی تشتا دێ باش ئینشالله ئینشالله دێ خێرێل خو دای دێل هەمە خزم و کەسێت خۆ ملەتێ خۆش دە ئینشالله دێ باشە تو زۆری عەزیزی ڕیان گیان ئەگەر دەشۆڵێکی شەبی پاشی تەلەفۆنەمە بکە ئەوان جۆبێکی ون پنێرە باشە ئەجابێدا ماچیت کە چۆڤێتە مۆچیت کەم تو زۆری عەزیزی گوتم بە جەژنانە لێ پیرۆز بکەم ئینشالله جەژنێکی خۆش و هەر سەرکەوتوو دەبن و بشزانم چیت دەوێ بۆ ئەم جەژنە وەڵای خوا بەزێ هەموو شتێک بوو ئینشالله هەموو شتت دەبێ و لە پەنای خوا دەبی بەڵام ئەگەر شتێکی تایبەتت دەوێ من حەزەکەم پێم بڵێ هەنازان بژ بچی کێکی خۆتە زۆر سپاس بۆ تەلەفۆنە بەعەکسەوە من سوپاس دەکەم کە تەلەفۆنەکەمت وەرگرت جەژنیشی پیرۆز بێ خۆش بیا خوا جەژنی ئێوەش پیرۆز بێ وەکیلیش بە لاموو کەس و کارەکان